بۆ ئەم مەبەستە بەڕێز ئەحمەد وەشیار بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لە ستودیۆ لەگەڵمانە. سوپاس بامەدەبن بەڕێستان کاک ئەحمەد بەخێر بن. فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر یەکێکە لە پێشکەوتوترین و جوانترین فڕۆکەخانەکانی ناوچەکە. ئەم پێشکەوتوویەی فڕۆکەخانەی هەولێر، فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لە چیەوەیەت؟ ئەو کاتتان باش پێخۆشحاڵم ڕۆکە لە بەڕامەی کەی 24 بەشدار بم سەبارەت بە پرۆژەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کە لە ساڵی دوای ئازادی عێراق لە دوای ساڵی 2004 بە شێوەیەکی ئیستیسنایی 5 فڕۆکخانەکەی عێراق کراوە کە فڕۆکخانەی بەسڕا و بەغدا و نەجەف و هەولێر و سلێمانی بوو. لە ساڵی 2005 ئۆپەرێشن لە فڕۆکەخانەی کەون لە هەولێر دەستی پێکرد لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر مەدەنیەت و پێویستی و حاجەتی خەڵکی هەرێمی کوردستان بە شێوەیەکی تایبەت و عێراق بە شێوەیەکی گشتی ئەو کاتدا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ جەنابی سورۆک بارزانی بیر لەوە کراوە کە چۆن فڕۆکخانەیەکی نوێتر و پێشکەوتوتر دروست بکرێتن. هەر لەو کاتەدا چەند تیمێک تشکیل دەکرێتە سەردانی وڵاتان دەکەن بۆی چەند کۆمپانیایەکی بیانی شارەزا بێن لە دروستکردنی فڕۆکخانەکان بێن بەشدار بن. بەڵام زۆربەی کۆمپانیای نێودەوڵەتیەکان لاریان دەبوو لە عێراق بە شێوەیەکی گشتی تەماشایان دەکرد کە بێن کار بکەن. بەڵام خۆشبەختانە لە کۆتاییدا کۆمپانیای سکۆت ویلسنی بەریتانی دیزانی فڕۆکخانەکەی ئەنجامدا و کۆمپانیای جێنگیز ماکیۆلی تورکی هات پرۆژەکەی جێبەجێ کرد و ساڵی 2009 کەوتە ئۆپەرێشن، بەڵام ساڵی 2011 بە شێوەیەکی فەرمی بەڕووی گەشتیاریان کراوە. زۆر باشە. فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لە ماوەی کارکردنی تاوەکو ئێستا ڕۆژانە چەند گەشتی ئەنجام داوە و مانگانە و ساڵانە بەکۆی گشتی؟ فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر مە ساڵانە ئاماری ڕاست و دروست و بە شێوەیەکی زۆر بردبین بە دقیقی دێتە درێت تانی ساڵانە باسی ئامارەکە بکەین. لە کۆتایی ساڵی 2023 کە 2,084,000 گەشتیار هاتوچی کردبوو لە ڕێگای فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر جگەل لە ئەوانەی ئەو منداڵانەی کە تەمەنیان لە ساڵە کەمترە کە ئەوەمان ئەژمار نەکردبەوەی کە ژمارمان کرد ئەوانەی کە بۆردی جیان لۆ دەرچۆ کە تانی سیت هەبوو لە سەری دابنیشتن 2,084,000 گەشتیاری تێدا بووە. 8 مانگی یەکەمی ئەو ساڵەکە ئاماری 7 مانگ ئەوڕۆ ئۆپەرێشنی فڕۆکەخانە ئامارەکەی باس کرد. بەڵام من ئەوڕۆ دەتوانم لێرە باسی بکەم کە ئەوڕۆ کاتلبوو کاتژمێر ئەوی پێشبینی دەکەین دوای کاتژمێر 12 شەو بۆ 8 مانگی یەکەمی ئەو ساڵدا زیاتر لە 1,500,000 گەشتیار لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر هاتوچوی کردیە ولا بۆ ئەو 7 مانگەی کە ڕۆیشتیش نزیکەی 1,764 فڕۆکە هاتوچی کردو لە فڕۆکەخانە و بە بەردەوامیش لە زیاد بوون دەبێت سەرڕای هەبوونی ئەو قەیرانەکان و بابەتە نەخوازراوەکانی کە بەسەر فڕۆکەخانە و بەسەر ئاسمانی جیهاندا هات. کاریگەری هەبووە، بەڵێ کاریگەری زۆر هەبووە، بەڵام توانیتمان خۆشبەختانە کە بە هەموو لایە پەیوەندیدارەکان کە بابەتەکەی هێورکەینەوە بە ئاساییکەینەوە گەشتیار بتوانێتن بە شێوەیەکی ڕێکوپێک و ئاسان گەشتەکان ئەنجام بدات. ژمارە گەشتیاران بە بەراورد بە ڕابردوو زۆر زیادیان کردووە. ساڵی 2023 یەکەم ساڵی مێژووی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرە کە 2023 کە 2 میلیۆن گەشتیار زیاتر لە 2 میلیۆن گەشتیار بیتن. بەڵام من ئەو ساڵە کە پێشبینی دەکەم 2,200,000 نێوان 2,200,000 تا 2,300,000 گەشتیار لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هاتوچی کردی. لەبەرەوەی بەراوردی مانگی هەفتی ئەو ساڵ لەگەر مانگی هەفتی ساڵی 23 دەکەم کە دەبینم 7.6 زیادی کردیە. ئەو زیاد بوونەوە دەکاتن کە بە شێوەیەکی معدەلی وەری بگرین کە پێشبینی دەکەین 2,300,000 گەشتیار لە فڕۆکەخانە ئەو ساڵ هاتوچی بکاتن. بۆتە ناوەندی ترانزیت فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر سەبارەت بە ترانزیت بوونی فڕۆکەخانەی زۆر زار پرسیارەمان لێ دەکرێت ئایا لۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر نەبوویتە ترانزیت بەپێی یاسای دەسەڵاتی فڕۆکەخانەی شارستانی عێراقی إلا ناقل الوطني كتعريفي دكاتن ناقل وطني تنها أو ما في ترانزيتي هي لنيوان ولاتان لقر أو مطاراني كلولاتكي لا هي بون من هي أسماني قطرية ناتوانيتن بيل فروكخاني هولير ترانزيتي أنزام بداتن ياخذ لوفتانزا ياخذ اشتري تنها هي أسماني أور إيرلاين لقر خطوط زوي عراقي أوان دطان كاري ترانزيتي وإيمن لفروكخاني دولتي هولير سيستم شويني ترانزيت من آمادية. باشا چند هيالي أسماني لفروكخاني دولتي هولير قشتيان هي؟ 20 هێڵی ئاسمانی هەرچەندە سیان کاسڵ دەکەن بە شێوەیەکی فەرمینە بە حەفدەیان بە شێوەیەکی فەرمی کار دەکەن لە فڕۆکەخانە و سەیەکەی دیش بە متەقەطعیە کاسڵ دەکەن لە هەندێک مۆسم دێنەوە دەست بە گەشتەکان دەکەنەوە کە مۆسمی هامینە گەشتەکانیان کاسڵ دەکەن بەتەتانە برێن بە شێوەیەکی فەرمی 20 هێڵی ئاسمانی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر هاتوچوو دەکاتن. فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر تا چەندە ینی هۆکار بۆ بژاندەوەی پایتەخت؟ تەماشاکە بەمە باس لەوە بکەین پێشکەوتن مەدەنیەتی
هەر وڵاتێک هەر پارێزگایەک یاخود هەر زۆنێکی جغرافیدا ئەوڕۆ مەدەنیەت پێناسە دەکرێتن لەگە فڕۆکەخانە پێناسە دەکرێتن من زۆرجار هەیە بە بیرێتەوە لە کاتی ڕێفراندۆم دوای ڕفراندۆم کە فڕۆکخانەکانی هەرێمی کوردستان دەخران خەڵک هەبوو لە ژیانی نە سەفەری کردبوو نەخاوم پاسپۆرتیش بوو بەڵام پەیوەندی دەکرێت فڕۆکەخانە نەکراوە خۆی لە خۆیدا گەیاندنی ئەمە ئەوڕۆ فڕۆکەخانە تەنها کاری گەشتیاریە کە هاتوچوی گەشتیاری لێ دەکاتن نەخێر ئەوڕۆ فڕۆکخانە کاری بازرگانیشی تێدا ئەنجام دەدرێتن بۆ نمونە ساڵانە ئێمە لەسەر ئاستی عراقیەکەم فڕۆکخانە لە جولەی بازرگانی لە جولەی کارگۆ ئەوڕۆ لە هەموو وڵاتانی دنیاە لە ڕێگای کارگۆی فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێرە بۆ نمونە کۆمپانیا نێودەوڵەتی بەناوبانگەکان UPS کۆمپانیای فیدێکسە DHL ئەوانە بارەکانی خۆیان کارگۆیەکەی خۆیان لە ڕێگای فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێر دابەشی 17 پارێزگای عێراقیشی دەکەن بۆیە ئەو جولە بازرگانیە وای کردووە کە بۆ نمونە لە هەر حالەتێک فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێر ڕابوەستی یاخود لە کار بکەویتن بۆ ماوەی چەند خولەکێک 35 وڵات دەزانیتن کە فڕۆکخانەی هەولێر ڕاگیرەوە ڕاستە باشە کاک ئەحمەد ینی ئەگەر سەردانی فڕۆکەخانەی هەولێر و سەردانی فڕۆکەخانەی شوێنەکانی تر بکەیت زۆر بەڕوونی هەندێک جیاوازیت بۆ دەرەکەوێت جیاوازی فڕۆکەخانەی هەولێر یعنی ئەگەر گەشتیارێک بڕۆ خۆی جیاوازێکی بۆ دەرەکەوێت بەڵام لە زاری خۆتەوە جیاوازی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر چییە لەگەڵ فڕۆکەخانەکانی دیکەی ناوچەکانی تری عێراق سەبارەت بە من دەتوانم لێرە فەرزی کەم دوو بابەت باسکەم باسەشیان کە هەموو فڕۆکەخانەیە کە ناوی فڕۆکەخانەی نێودەوڵەتی بیتن ستانداردی نێودەوڵەتی بەدەسەڵاتی فڕۆکانی شارستانی جیهانی کە فەرزی کردی لەسەر فڕۆکەخانە نێودەوڵەتیەکان کە دەبێت جێبەجێ بکرێتن لە هەر حالەتێک ئەو خوتواتن یاخود ئەو ستێپانێک کە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر هەیە هەموو فڕۆکەخانەکانی جیهان هەیە لێک لەو خوتواتانە کەم بکرێتەوە ئەتوو بە شێوەیەکی ئۆتۆماتیک وشەی نێودەوڵەتیەکەت لێ وەردەگیرێتەوە و کۆدە دەولێکەش لێ سەحب دەکرێتەوە بەڵام جیاوازەکەمان چێ بۆ منە هەندێک ئیجراعاتی ئەمنی ئیجراعاتی ئاسایش لە فڕۆکەخانەکانی عێراق بە شێوەیە گشتی فڕۆکەخانەی هەولێر بە شێوەیەکی تایبەتی لەگەڵ فڕۆکەخانەیەکی لە ئەڵمانیا یاخود لە لەندەن کەمترە هۆیەکی لە بۆی دەگەڕێتەوە تۆ تا سنوورت ئامن نەبیتن بۆ نمونە ئەو بابەتە پەیوەندی بەتەنێ بە ئاسایشی فڕۆکەخانەوە نابێتن ئەو پەیوەندی بە جیهازی ئەمنی هەموو وڵاتەکەیەوە دەبیتن لەبەروی عێراق وڵاتێکی ئامنیە ستانداردی نێودەوڵەتیش تر لەسەر زیاد دەکاتن بابەت لەسەر زیاتر دەکاتن بۆیە هەندێک خۆتوات هەیە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر احتیمالە زیاتر بیتن بەڵام لە فڕۆکەخانەیەکی دیکەمتر بیتن ئین شاء الله لە هیوادارین ڕۆژێک لە ڕۆژاندا بێتن ئەو خۆتواتانەش ڕێکخراوی نێودەوڵەتی شارستانی لەسەر عێراق و هەرێمی کوردستانیش لای دەباتن لە ڕووی ئاسایش و ئەمنیەتەوە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر چۆنە چونکە گەشتیار هەبووە هاتووە لە چەند وڵاتێکەوە نامەوێت ناوی وڵاتەکان بهێنم بە پاسپۆرتی تەزویر لە هەولێر دەستگیر کراوە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لە ڕووی ئەمنیەوە چۆنە سەبارەت بە عملیە تەزویر یاخود ئەو پاسپۆرت و بەڵگەنامە ساختانە ئێمە ڕۆژانە ئەو ڕوبەڕووی ئەو بابەتە دەبینەوە خۆشبەختانە من دەتوانم ئەو ڕۆبرێم لە فڕۆکەخانە ئەو کارمەندەکانی بەشی پاسپۆرت و نیشنگەی فڕۆکەخانە بە هەموو بابەتە خوازراوە و نەخوازراوەکان کارەکانی خۆیان زۆر بەسەرکەوتوانە ئەنجامدەوە و خۆشبەختانە هەتا ئێستا لە هیچ وڵاتێکی دنیا من بۆ ماوەی 4 ساڵە دەست بەکارم وەک بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانە لە هیچ فڕۆکەخانەیەک یاخود لە دەسەڵاتێکی فڕۆکەخانەی وڵاتان ئەوەی کە هێڵی ئاسمانیمان لەگەڵیان هەیە بۆ ئێمە نەهاتیتەوە کە فران گەشتیار لە ڕێگەی فڕۆکەخانەی هەولێرەوە بە بەڵگەنامەی ساختە دەرچوو بیتن بەڵام حالەت هەبووە لە ستێپی دووەم یاخود لە وڵاتی دووەم پاسپۆرتی ساختەی بەدەست کەوتووە گەشتی پێ کردووە بەڵام کە لە دەگەڕێتەوە لای ئێمە کە لێکۆڵینەوە ئەنجام دەدەین دەردەکەوێتن کە هیچ کەسێک نێتوانێت تا ئێستا لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بە پاسپۆرتی ساختە سەفەر بکاتن پەرێز ئەحمەد وشیار بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان کاک ئەحمەد بەخێر